ئمڕۆ هەراوە پیاسە پێمان خۆش بوو سەردانێکی بەندای ئەسیا بکەین ئەو بەناو ئەو سروشتە جوانەیە بگەڕێ بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان بریانەمان دیایە دوو حاڵەتی زۆر نامۆ و ناشریمان بینی کە بەردەوام ئێمە لەگەڵ گەشتیارانە قسە دەکەین و پیان دەڵێن کە ژینگەکە و سروشتەکە پارێزن و لامان کاتە ئاگلەژە دارەکانە مەکەنەوە و دارەکانیش مەبرنەوە بەڵام بەداخەوە ئەم گردە ڤیدیۆانەی کە من کردومە کە بینین ئێستا لە خوارە ڤیدیۆی خۆمەوانەیە ببینین ئەم دارەیان بڕیوەتەوانێ بەڵام وەکو بڕیشانەتەوە هەر چوا دەورەکەیان برێتەوە گیان هێڵاوە مەجموعەیە گەشتیار کە دوایی تاو بوون و کەیف و سەفا و خۆشەکانی خۆیان کردووە و گەشتەکەیان کردووە ڕێک ئاگرەکەیان لە بن دارەکە کردوێتەوە بەرد و ئاگرەکەیان لەژێر دارەکە جێڵاوە ئاگرەکەمان کوژاندە و بەردەکەمان هێنای ئەملاوە تاکو دارەکە نەسووتێت وەکو ئەو هەزارانداری کە لە دەم سروشتی کوردستانە بەهۆی گەشتیارەوە دەسووتێت ئێمە سوپاس خواکەین کە ئێمە ئەو خوشکە بەڕێزە و کاکە بەڕێزەکە کەسانێک گونتوانیمان ئەو دارە فریای بکەین و نیان لە بسووتێ تۆ جگە دۆست بن ئینسان بن خاک دۆست بکا کە تۆ نیشتیمانی خۆ خۆش بە ژینگە و خۆش بێ لە 7 میلیۆیی بۆ قەرەداخل لێرانە سەیرانەکەی دوای خۆت ژینگەکەمان پێسەکەیت و دارەکانیشمان ئاگری لە ژێراکەیتەوانی و دایانێن جاداواکارین لانی بەرپرس تا بتوانێت بەداچوون بۆم جۆرە مرۆڤانە بکات وەلاما کاتیشە کامێرەی چاودێری دابدرێت لەم سەر و ئەو سەر بە 360 پلە چ ئاگر کرێتەوە چی ژینگە پێسکرێت چ دار ببڕێتەوانێت لە هەردوو بەری بەنداوەکۆم سەوسەی بەنداوەکۆ گردەکانیش ڤیدیۆ دەکرێت و دەبینرێت